شەی ساڵ لەم تەوەرەدا بە تایبەت باس لە شێوازی مامەڵەتکردن دەکەین لەگەڵ منداڵانی تازە لەدایک بوودا بە تایبەتیش منداڵانێک کە پێشوەختە لەدایک دەبن و پێیان دەوترێت منداڵی نەبەکام ئەمانە باردۆخی کتایبەتیان هەیە زۆر جار دەبێت ژیانەوەیان بە بکرێ و ماوەیەک لە نەخۆشخانە بنیاوە تا بهێنرێتەوە ماڵەوە جیاواز لە منداڵی ئاسایی هەندێک ڕێنمایی گرنگ پێویستە بۆ ئەم منداڵانە بگومان ئەمەش با گفتوگۆکردن لەگەڵ خاتۆ ئەڵوەند ڕەفیق کە بە دایکی منداڵانی نەبەکام ناسرا و ئەزمونێکی هەیە ساڵانێکە لە نەخۆشخانە. ئەڵەند خان بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونز بەڕێستان لە پرسیاوی هۆبەی مناڵانی نەبەکامن. بەخێر بێ دووبارە بزانی منداڵی نەبەکام کام منداڵەیە و مەبەسمان لێ چییە؟ بەڵێ بەیانیتان باش و هیوای تەندروست باشیتان بخوازم. هاوکات ئەمڕۆ پێنج ڕۆژی جیهانی پەرستارانی ژنان و مناڵبوون و مامانەکانە. پیرۆزبایی خۆمیان ئاڕاستا کەم هاوڕێ و هاوکارەکانم هاوپیشەکانم هیوای تەندروستی و تەمەندرێژیان بۆ ئەخوازم و ساڵانێکی زۆرە خزمەت بە ژنانی نیشتیمان ئەکەن و چەندین کۆرپەی چاوجوان لەسەر دەستی ئەوان لەدایک ئەبێ لەبەرەوە دەستیمان دووبوونیان ئەگوشم و چاویان ماچەکەم زۆر سپاس. بەنسبەت مناڵی نەبەکامەوە یاخود مناڵانی پێشوەختە لە ئێستاە عەدەد و ڕێژەی مناڵبوون بە پێشوەختە زۆر لەدایک بووە. ساڵان هیچ دەنگۆیەک نەبوو لەسەر ئەم مناڵانە هەبووە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر وەکو ئەم چەند ساڵی داهاتوو یعنی بەم ڕێژە بەرچاوە نەبینراوە. ئەوش چەند هۆکار و چەند سەبەبێکی خۆی هەیە. مناڵی پێشوەختە بۆ مناڵانە ئەوترێ کە تەمەنی دووگیانی دایکەکە لە 37 هەفتە کەمترە لە 24 هەفتەوە دەست پێکە هەتا 36 و 6 ڕۆژ. ئەم فترەیە ئەم فترەی دووگیانیە کە مناڵ تیایدا لە دایک ببێ پێی ئەوترێ مناڵی پێشوەختە یاخود مناڵی نەبەکام. باشە ئەم منداڵانە کە لە دایک ئەبن لە ڕووی کێش و باڵاوە وەکو منداڵی ئاسایین یان تەنها ئەوەیە کە ئەنجامەکانی جەستەیان باش کەشی نەکەوت باش دروست نەبوون لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی گەشەوە مێشکیان چاویان کێشەی هەرس و جگەریان لە هەموو ڕوویەکەوە مناڵانە گەشەیان دواکەوتووە و دوا نەکەوتووە بەڵێن نەگەشتوتە پێگەیشتن لەبەرەوە لە هەموو ڕوویەکەوە لە دەرە و لە ناوە ئێمە سەیریانکەین نوقسانیان هەیە و پێنەگەیشتنیان هەیە مناڵانە. باشە باس لەوکە ڕێژەکە لە زۆربوونایە هۆکارێکی دیاریکراو هەیە لەلایەنە پزیشکێکەوە کە بڵێ هۆکار ئەمەیە کە منداڵانی نەبەکام ڕێژیان زۆرترە بەپێی سەردەمەکە. هۆکارەکان زۆرن و هەندێک جار هیچ هۆکارێکی ژنی ئەمە کە ئێستا من باسیەکەم و هەندێک جار هیچ کام لەم هۆکارانەش وجودی نییە لە دایکەکە و مناڵیش بە پێشوەختە لە دایکە. هۆکارە پزیشکەکان وەکو جەنابەت فەرمووت دایکێک کە زەختی زۆر بەرزە کۆنتترۆل ناکرێ ئەمە پێویستە مناڵەکەی زوو دەربێنرێت لەبەر ئەوەی کە دایکەکە بە سەلامەت دەرچێت یاخود دایکێک شەکرەی زۆر بەرزە و کۆنتترۆل ناکرێت پێشتر ئامادەکاری بۆ خۆی نەکردووە سەردانی پزیشکی نەکردووە لە قۆناغێکە ئەچێتە لای دکتۆرکە لە ژیانی خۆی لە مەترسیایە. دایک ئەو دایکانی کە جگەرە کێشن عادەتەن مناڵەکانیان ئەگەر بە پێشوەختەش لە دایک نەبێ مناڵێکی سپیس و لاوازیان هێتە دنیاوە ئەوانی کە مادە کۆهولیەکان بەکارەهێنن. پەتا ڤایرۆسیەکان بۆ نمونە شەپۆلی کۆرۆنا زۆرێک لە دایکانی دووگیان مناڵەکانیان یان ئەمەد لە سکیانە یاخود بە پێشوەختە لە دایک ئەبوو. ئەو دایکانی کە لەسەر عیلاجی دەرونین ئەمانە سترێس و زەختێکی زۆر لەسەر نەفس و دەرونیان هەیە ئەمانە ژۆئەکە مناڵەکانیان بە پێشوەختە لە دایک ببێ و بەکارهێنانی دەرمانەکان ئەگەر تەنانەت لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆریشا بێ ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە مناڵ بە پێشوەختە لە دایک ببێ. هۆکاری ژینگەی هۆکاری ئەم قەیرانە دەرونی دایکی دووگیان هەیە. زۆر باشە شاز مامەڵەکردن یاخود هەڵگرتنی ئەم منداڵانە پێویستە چۆن بێت یەک باوکان چۆن تەعاملیان لەگەڵ بکەن. ئەم مناڵانەوە کووتمان لە ڕووی جەستەیەوە زۆر بچووکن یعنی دایک و باوک کە دێن مناڵەکەیان ئەبینن بۆ یەکەم جار کە دێنە لای ئێمە ئەکەونە شۆکێکی گەورەوە بە تایبەتی دایکەکان کە تووشی جۆرێک لە ناومێدی ئەبن جۆرێک لە ترس ئەبن کە ئامادە نیە لە لای مناڵەکەی خۆی بمێنێتەوە ئامادە نیە بیگۆڕێت لەبەرەوە لی ئەترسێ جەستێکی بچووکە دەستێکی بچووک قاچێکی باریک ناتوانێت تعامل لەگەڵ ئەم مناڵەیە بکات.
لە ئێستا دایکەکان لە لای مناڵەکان ئەمێنەوە لە هۆبینەبەکەم ڕۆژانە ئێمە لەگەڵیانین ڕۆژانە فێریان ئەەکەین کە ئەم مناڵانە چۆن دەست بەرێت بۆ ئەم مناڵە چۆن ئەم دیودی بکات چۆن مەساجێکی بۆ بکە فێری ئەەکەین چۆن غازات لە سکی دەرکات چۆن بیشۆرێ چۆن شیری پێبا وردە وردە لەگەڵ خۆمانە هەتا ئەم سترێسیان ئەڕەوێتەوە هەتا ئەم ترسە لە دڵیان دەرەچێ شێوازێکی ناسکانی ئەوێ مامەڵەیەکی زۆر ورد و بە ئاگای ئەوێ بەڕاستی ئێمە نەحەقیان ناگرین ئێمەی تەندروستکاران یاخود ئێمەی پەرستاران دەیان چین لە مناڵانەمان بەڕێ کردو بۆ ئێمە شتێکی ئاساییە بەڵام دایکێک کە یەکە مناڵێتی یان دوو مناڵی بە تەبیعی بۆ بە کێش و وەزنێکی باش مناڵێکی پێشوەختی ئەبێت بێگومان ناتوانێت دەستکاری ئەم مناڵە بکە لەبەرەوە ئێمە ڕۆژانە ڕێنماییان ئەدەینێ پەرستارەکان لەگەڵ دایکەکانان هەم بە هەردوو شەفتەکەمانەوە شەفتی بەیانیان و شەفتی خەفەریش بە هەمان شێوە مناڵەکانە خەنە سەر سنگی دایکەکانیان بۆ ئەوی پەیوەندێکی باش لەگەڵ ئەم دایک و مناڵە دروست ببێت شێوازی مامەڵەکردن دای بگۆڕینە شۆردنە لە بەیانیانیش و لە خەفەریشمان لە هەردوو شەفتەکە پەرستارمان هەیە کە مناڵ ئەشۆرێ لە بەرچاوی دایکەکە خۆی وەستاوە یارمەتی پەرستارەکە ئەیاوە پێی ئەڵین چۆن ئەم مناڵە بشۆرێت ئاوەکەی پلەی گەرمی چۆن بێت و لە کوێ بیشۆرێت و بەداخەوە مامەڵەی ئێمە تا ئێستا نەگەشتوتە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ مناڵی هەم پێشوەختە و هەم مناڵێکی کامڵ بەنسبەت شۆردنەوە بۆت باس بکەم مناڵێکی بچووک لەسەر شۆردن کاتە ئێوە خولێکی تایبەت بە دایکەکان ئەڵێنەوە لە بەتەکید هەموو بەیانیەک هەموو ڕۆژێک ئەمە پرسیارم لا دروست بوو ینی پێشتر بوونە منداڵێکی پێشوەختە لە دایکە بوو لە ژوورێکا بوو لە شوشەیەکا بووی تر کەس ناچوو بەلایە سەوایان باس لەوە کە دایکانیش لەگەڵ منداڵەکانیانە بن یان ئەمە چۆن جیاکراوەتەوە کاتی خۆی شوێنێکی قاوشێکی بچووکترمان هەبوو بۆ خودەج هەمووی 28 خاڵی ئۆکسجینمان هەبوو تقریبا ئەم 28 خاڵە مەجای ئەوەی تیانە بوو کە دایک لە لای مناڵ بمێنێتەوە لەبەرەوە تەنها پەرستارەکان هەموو خزمەتێکی مناڵەکەیانە کرد ئەگەر دایکەکە بەهاتای بۆ سەردانی ئاهاتە ژوورۆ سەردانی ئەکردیان شیری ئایا بە مناڵەکە یا شیرمان لێوەرەگرت تەنها ئەوە نەبوو بەڵام لە ئێستاە شوێنێکی گەورەتر قاوشێکی زۆر فراوانترمان هەیە بۆ هۆبینەبەکەم جێوێکی وا خوڵقاوە کە دایکەکان لە لای مناڵەکانیان و باشتری شاین کاتێک ئەم منداڵە ئەباتەوە ماڵەوە ئەزانێت چۆن مامەڵی لەگەڵا بکە دایکەکان لەم جەوی ئێستاە سوودمەندن وەکو وتم هەم ترسی ئەشکێ و هەم پەیوەندێکی باش دروستە بێت لەگەڵ خۆی و مناڵەکەی ئێمە وای لێ ئەەکەین کە ڕۆشتەوە خۆی بیشوات خۆی شیری باتێ خۆی خزمەتیکە زۆر باشە شێوازی هەڵگرتنی منداڵ هەر منداڵکی ئاسای بێ خۆت ئەم منداڵە نەبەکامانە بێت چۆن نییە وەکو هەڵگرتنی مناڵ دەیان پراکتیک هەیە ڤیدۆ هەیە لەسەر شێوازی هەڵگرتن ئەبێ سەری و ملی و پشتی بە یەک دەست سەپۆرت بکەیت و بەشی خوارەوەی جەستەشی بە یەک دەست بەم شێوازە نابێ بە شێوازێک هەڵگیرێ ملی زۆر بۆ دواوە بێ و ملی زۆر بۆ سەرسنگی نوشتا بێتەوە وەکو هەڵگرتن ئەی باشە لە شێوازی شیردان بە منداڵەکە شیردان ئێمە لە خەستەخانە لەگەڵ دایکەکانە بڵێن ئەگەر مناڵێک کامل بێ و بتوانێت بەدەم شیر بخوا ئەوە یاعتیادی بەدەم شیرەخوا و هەوڵی زیاتر ئەوادەین کە شیری دایکی بڵێ بەڵام بەنسبەت مناڵە پێشوەختەکانەوە لە سەرەتایە کە کێشەی هەناسەیان زۆر زۆرە ناتوانین شیردان دەست پێ بکەین وە مژین و قودانی زۆر خراپە بەهۆی پێنەگەشتنی ماسوولکەکانیانەوە باش نین پزیشکی پسپۆڕی مناڵان بڕیارەیە بە سۆندە شیرخوا مناڵە لە لوتیەوە یاخود لە دەمەوە سۆندەی بۆدا ئەنرێ و 2 سەعات جارێ شیر ئەدرێ بە مناڵەکە یعنی ئێوە چۆن هەستەکەن ئەم منداڵە برسێتیان نەخۆشە سەعاتەکە عیلمیەن کافیە بۆ ئەم مناڵە و دوای ئەوە کە تۆ پێش ئەوی شیری بیتێت چێکی ئەەکەیتەوە سەحبەکەیتەوە بزانانی ئایا چەند سیسی شیر لە مەعیدەیە ماوە مناڵێک بۆ نمونە 5 سیسی هەیە 2 سەعات جارێ تۆ سەحبەکەیتەوە ئەگەر هیچی تیان نەمابوو معناوە ئەم مناڵە بە 2 سەعات جارێ 5 سیسی هەزمەکە و پزیشک بڕیارەدا 1 سیسی تری بۆ زیاد بکرێ بەڵام بۆ نمونە مناڵێک 5 سیسی شیری هەیە کە تۆ سەحبەکەی 2 سیسی تیا ماوە کەواتە ئەم مناڵە 2 سەعات جارێ پێویستی بە 3 سیسی هەیە بەم شێوازێ باشە لەسەر شێوازی پاڵکەوتنی منداڵ پێویستە سەرینیان بۆ دابندرێ خۆ لەسەر جێگایەکی تەخت دابندرێن مناڵ هەم نەبەکان بێت و کامەڵیش بێ هەتا ساڵ پێویستی بە هیچ جۆرە سەرین و بەرزکردنەوە ئەوانە نیە ماعەدا ئەو مناڵانی کە ڕەشانەوەی بەردەوامیان هەیە
ئەویش سەرینا جێگەیەکی مائیل شوێنێکی تۆزەی لاری بۆ دروست ئەکرێ پێم وابێ لە ئێستاە بێدی لەو بابەتەشمان هەیە کە بۆ ئەو مناڵانی کە ڕۆژانەی بەردەوامیان هەیە ئەخرێتە سەر لە ئەگەر بۆ منە منداڵەکە پاڵتەوت بێ ئاساییە لا باشترین شێواز و سەلامەتترین پۆزیشنە کە مناڵتەیە بخەوێت. زۆر باشە من زۆر جار لەوانەیە شتێکی باشم بینی بێ ئێوەش لەوانەیە بینی بێتان کە شەکرا و یاخود هەنگوین ئەدەن بە مناڵ ئەمە تەندروستە؟ زۆر پێم خۆشە کە باسی ئەمەت کرد هیوادارم ئێمەی پەرستاران لەگەڵ ئێوەی ڕاگەیاندنەکانە هەموو کەناڵەکان هەڵمەتێک دەست پێ بکەن چەندین زنجیرە بەرنامە بە هاوکاری ڕاگەیاندنی تەندروستی سلێمانی چەندین بەرنامە پێشکەشی کۆمەلگا بکرێ لە مەترسی هەڵەباوەکانی کۆمەلگا ئەمی کە جەنابەت باست کرد یەکێکە لە هەڵەباوەکان کە ژیانی مناڵ ئەخاتە مەترسیەوە کە تەندروستی مناڵ ئەخاتە مەترسیەوە قەنداخ و هەنگوین و ئەم شتانە هەمووی یەکێکە لە هەڵەباوەکان کە زیانی بۆ مناڵەکە هەیە. تۆ لە حاڵەت یاسایە تا 6 مانگ نابێ هیچ بێ بە هەتا ئەو مناڵانی کە تەنها شیری دایکیانە خۆن هەتا 6 مانگ پێویستیان بە ئاویش نییە ڕاستە مەگەر ئەگەر شیری قوتوب بخەو لە 4 مانگە و دەستەکەی بە ئاو پێدان. هەڵە باوەکان زۆرن لای ئێمە هەڵی زۆر زەق ئەبینین قوربانی لێکەوتوتەوە یعنی ئەمانە هەمووی پێویستە ئیشی لەسەر بکرێکە داخێک لەسەر دڵی ئێمە دروستەکە یعنە زانستیە نەسوودێکیشی هەیە بۆ منداڵەکە بە لەوە دڵنیابینەوەدانی چیە بۆ ئەوەی دایکێک لێرەوە هۆشیار بکرێتەوە ئەگەر کەسێکی بۆ بە تەمام بڵێ شکرا و قەنداخێک یاخود هەنگوینێکی بدەرێت مەترسیەکانی چی؟ مەترسیەکانی یەکەم هەنگوین مەڵ و جێڕە ترسی خنکانی هەیە و شەکری یاری پێەکە بەرزونزم ئەکاتەوە و هیچ سوودێکی نیە لە مەقابلە کە تۆ لە بری ئەوەی دانیشی یەکەم سعاتی لە دایک بوون تۆ دەستکەی بە شیر پێدان ئەمە بۆ مناڵێکی کامل تەوان کە کێشەی تەندروستی نەبێت لە سعاتی یەکەمی دوای لە دایک بوون ئێمە ئەبێ تەژیعی دایکەکە بکەین بۆ ئەوەی کە شیر بدا بە مناڵەکەی و بە تایبەتی شیری خۆی. بەڵام کاتێکە زانی مەمەیەکە بۆ هێنە ڕقەمە قەنداخی تایە و یان کەوچکێک هەنگوینەکە بە خوڕیا ئەمانە یەکێکە لە هەڵەباوەکان کە مەترسی بۆ تەندروستی مناڵەکەش باشە ئەڵۆن خاڵانی هەمومان لەزانین دایک و باوک کاتێک منداڵێکی پێشوەختەیان ئەبێت زۆر ئەترسن لەوەی کە ئایا منداڵە تا چەندێک لە ژیانە ئەمێنێتەوە تا چەندێک سەلامەت ئەبێ و من لە راپۆرتێکا خوێنەوە کە لە عێراقا لە سلێمانیدا زۆرترین ژیانەوە دەکرێت بۆ منداڵانی پێشوەختە عنی من چی خۆشحاڵیە بۆ بەڕێستان کە بەڕاستی ئاها ماندوو بن و هاوکارەکانتان باسێکمان لەوە بۆ بکەی ئەم مەترسیە ئایا لەسەر منداڵان هەیە دایک و باوک چۆن لەگەڵ ئەم ترسیا مامەڵە بکەن؟ زۆربەی دایک و باوکەکان کە دێن یاخود کە مناڵەکەی لە دایک ئەبێ لە تەمەنێکە کە پێی ئەوترێ پێشوەختە یەکەم پرسیار ئەوە لێکە ئەڵێت خوا ئەمێنێت یەکەم شت ئێمە ئەبێ پێی بڵین مردن و ژیان بەدەست خوایە پێرێ تەلەفۆنێکم بۆ کرا ناسراوێت بوو باسی ئەوەی کردوتی مناڵەکەمان بە 26 هەفتەی لە دایک بووە تخوا ئەڵوان خان ئەمێنێ یەکسەر تۆ بێ پێ بڵێ مردن و ژیان بەدەست خوایە کەس ناتوانێت قەراری ئەو بە ئەم مناڵە ئەژی یاخود ئەمرێ تۆ جارێواز لەو پرسیارە بێنە چی پێویست بێ بووی ئەکرێ لەبەرەوە مەترسە ئەبێت تۆزێک دڵنیایی بدەینە دایک و باوکەکان یەکەم پرسیاران ئەوەیە کە ئایا ئەمێنێ پێی ئەڵێ ئەم مناڵە بە قۆناغێکی زۆر مەترسیدارە ئەڕوە لە قۆناغێکا لە دایک بووە کە زۆرترین مەترسی تەندروستی لەسەر ژیانی ماڵەکە هەیە بەڵام وەکو خۆ دوتت لە ئێستاە زۆر سوپاس بۆ پزیشکە بەڕێزەکان بۆ مقیم ئەقدەمەکان مقیم دەوریەکان کارمەندانی تەندروستی کە وەکو خۆ دوتت بژانەوەیەکی زۆر باش و زۆر تەندروست بۆ مناڵ ئەکرێ نیسبەی نەجاحمان ئەلحەمدولیلە لەم چەند ساڵانی ئەخیرا لە بەرزبوونەوەیە ئەمەش کە مای دڵخۆشیە بۆ ئێمە هەرچەنە گیر و گرفتیان زۆرە دایک و باوک زۆر هیلاکە بێ وەستاف و کە ئەڵێن ستافی تەندروستی بە هەمویانەوە هەموو فیئەکان پزیشکی پایە بڵندە پزیشکی خولا و کارمەندانی تەندروستیە کە زۆر ماندوو ئەبن لەگەڵ ئەم مناڵانەیە کولفەیەکی زۆری ئەوێ تێچوویەکی زۆریان هەیە عیلاجیان گرانە بەڵام خۆشبەختانە زۆربەی شتەکان زۆربەی پێداویستیەکان لە خەستخانەیان متەوفرە و ئیشی باشیان بۆ ئەکرێت ئیشی ئێمە ئەوەیە دڵنیایی بدەینە دایکەکە بەس تۆزێک هێوری کەینەوە کە ئەم مناڵە پێویستی بەوەنە ڕۆژە بەوەنە هەفتەیە بەوەنە مانگە
هەتا تۆزێک وەزنی جێگیرە بێ و تۆزێ وەزیان باشە کەی لە مەترسی ئەوە دەرەچن کە ها منداڵە زۆر پارێزگاری لێ بکرێ ئەنجاواز لە منداڵێکی ئاسایی بۆ پێشوەختەکان هەتاوەکو ئەبن بە 36 و 6 ڕۆژ یاخود هەتا 37 هەفتە ئێمە حسابی مناڵی پێشوەختیان بۆکەین یعنی معڕەزن بۆ زۆر شت بەڵام هەتاوەکو تەمەنی دووگیانی دایکە کە هەفتەکانی بەرزتر بێ طبعا مناڵێکی باشترمان کەس دەکەوێت زۆر باشە ئەم منداڵانەش وەکو منداڵی ئاسایی بگومان هەر نەخۆش دەکەوە ئاوە لە منداڵیشدا زیاتر زردووی باوە ئەم منداڵانە کاریگەری یاخود مەترسی زردووی لەسەریان زیاترە و پێویستە چۆنیش تەعاملیان لەگەڵا بکرێت زردووی ئەتوانین بڵێن زۆربەی مناڵەکان تووشی زردووی ئەبن بە تایبەتی مناڵە پێشوەختەکان لە بەروی جگەریان باش پێنەگەیشتووە یعنی ئۆتۆماتیکی تووشی زردووی هەرە بن ئەمر ئەتوانم بڵێم ئەگەر جۆرە مەترسیدارەکەی نەبێ سەلامەترین شتە لە مناڵە چکە بە گڵۆپێک نەجاتی ئەبێت تەنها گڵۆپی زردووی ئەخەینە سەر مناڵەکە و کۆمەڵە فحوساتی بۆ ئەکرێ و مناڵەکە نەجاتی ئەبێلی بەڵام کێشەکە لە زردوویە زیاتر لە مناڵە کامەڵەکانایە کە وەکو وتم باسی هەڵەباوەکانی کۆمەلگا و کللتورمان کرد مناڵمان هەیە کە لە خستەخانە دەرەچێ بە تەندروستێکی باش و ئەدرێتەوە دەستکە سوکاری پێشی ئەڵێیت ئەم مناڵە پێویستە دکتۆر بیبینێتەوە بەڵام بەداخەوە یەکسەر ئەچێتە بابی مادی و ئەوە تیجارەتەکەن و یان ئەمە حاڵ نەحسابێت کەچی سەیرەکەی لە مەقابل لە دوای 3 ڕۆژ مناڵەکە وەکو لیمۆ زرد بووە ئەنجا هێناویانەتەوە بەپە لە خوێن گۆڕینی بۆ بکرێ مەترسیەکانی خوێن گۆڕین زۆرە لەسەر مناڵ یعنی بۆ بگاتە ئەو ئاستا کە مناڵ تووشی خوێنگۆڕین ببێت بۆ زەردووی کە زەردوویەکی سەلامەت تەمان دوو جۆر زەردوویمان هەیە ترسناکەکەی شتێکی ترە سەلامەتەکەش ئەگەر ئیشی بۆ نەکرێ هەمان ئەچێتە قاڵبی زەردوویە ترسناکەکەوە یەکێک لە هەڵەباوەکانی کۆمەلگا لەسەر زەردووی ئەوەیە کە پێویستە قسەی لەسەر بکرێ پێویستە ئەم مناڵە دکتۆر بیبینێتەوە بەڵام گەورەکانمان با نەڵێن خەسوو یاخود دایک خۆ لە هەردوو لاوەیە ئەڵێ زەردووی کاری بەخێرە یاچێت ملوانکەیەکی لە سیر بۆ هەوەنێتەوە یا ئەو کاتەکەرتی تەندروستی پێش نەکەوتوە ئەوان بە شازێکی تر مامەڵیان لەگەڵاکرۆ کە ضرورەتی ژیان هەمان خۆناخکە خۆی تێپەڕیەوە بە هەمان شێوە تەطبیقێکاتەوە ملوانکەیەک یا دەستبەنێک لە سیرە هۆنێتەوە ئیکاتە مناڵەکە و یان دووسێ موروی پێواکە و ئەڵێ یان گڵۆپی بۆ دانێ خۆت لە ماڵەوە 5-6 لایەتی دەورێن یای خەنە ژێر گڵۆب لە ماڵە ڕوتێکەنەوە ئەمانە هیچی ئیسفادەی نییە بەداخەوە مناڵمان لە دەستداوە بە بۆنەی زەردوویەوە بە بۆنەی هەڵەباوەکانی کۆمەلگاوە زۆر باشە جگەر لە زەردووی ئەگەر منداڵەکە نەخۆش بکەوێت دایک باوک چۆن هەستی پێ بکەن کە ئەم منداڵە نەخۆش کەوتو پێویستە ببرێتە لای پزیشک بەڵێ ئێمە لە خستەخانە کە ئەو مناڵە دەرەچێت جگە لەوەی کە ڕۆژانە ئەم دایکەمان لەگەڵایە ئەو دەقێشی کە دەرەچێت دیسان کۆمەڵێک ڕێنمایی تایبەت ئەدرێ بە دایکەکە و جاری وهەیە باوکیشیان لەگەڵایە بۆ نمونە ژوورەکەی چۆن بێت گەرمی گەرمی ژوورەکەی چۆن بێت چۆن بیشۆرێ پلەی گەرمی ئاوەکەی چۆن بێت چۆن بیپارێزێ لە ژوورەوە لە ماڵەوە ژوورێکی تایبەت بۆ بکە ئەم ژوورە چۆن ڕۆژانە پاک بکرێتەوە هەوا گۆڕکێ بکە و لە بوونی ئەگەری هەر نیشانەیەکە بۆ نمونە مناڵەکە تای لێ هەیە یا گیانی سار دەبێ یا ڕەنگی سپی هەڵەگەڕێ یا شیر بە باشی ناخوا یان بۆ ماوەیەکی زۆر ئەخەوێ ئەمانە هەمووی نیشانەی ترسناکرد لە مناڵی پێشوەختەیە کە ئێمە ئامۆژگاری دایکەکانەکەین کە ئەبێت بە زووترین کات بیگەێنێتەوە لای پزیشکی پسپۆڕی مناڵان یەکێک لە هەڵەکانی تر من باسی بکەم بە نمونە زۆر حەزەکەم باس لە ئەم هەڵک باوانە بکەین دایکێک لای ئێمە بوو ڕۆژانەکە قسەمان بۆ کردو کردمان بە دایکێکی نمونەی لای خۆمان و بە حسابی خۆمان بەڵام کە دەرچوو تیاڵۆن خان حەزەکەم مێردەکەم و خەسووشم بێت تۆ قسەی بۆ بکەیت وتم زۆر ئاساییە لە ئەلفەوە هەتایە چی پێویستە بۆ ئەم مناڵە پێمانوتووە کە ڕۆشتۆتە ماڵەوە خەسووی پێویستوە کۆرە با بۆ خۆی بڵێ من پێشەش مناڵم بەخێو کردووە ئێستا ئەوان من فێرەکەن مناڵەکە بە سەرما هاتەوە یعنی مناڵەکە تووشی سەرما بوون بوو مناڵەکە کوڕە وتبووی ئەمە هەر نابێ بەد لەو پەتۆم شتانە نابێ مە کوڕە بێ قاچی بە دەرەوە بێ و تووشی زەردووی نەبێ ئیتر مناڵێکی پێشوەختە لە چلەی زستان کە لە دایک بووە ئەبێ گەرم داپۆشرێ ئەبێت گەرمکەرەوە هەبێ لەو ژوورە یعنی مناڵەکە جارێکی تر داخەڵ بۆیەوە بەهۆی سەرمابوونەوە لەبەرەوە هێشتا ئێمە زۆرمان ماوە بگەینەوە ئاستەی بتوانین چۆن مامەڵە لەگەڵ مناڵێکی پێشوەختەیە بکەین بەدەر لەوە حەزم کرد باسی کەم چەند جارێکی تر لە چەندین بەرنامەی ترا باسم کردووە بیرۆکەی دایکێک بوو یای بە من سوپاس یەکەم کەوتی ئەڵوان خان ئەگەر بتوانیت
بۆ گروپێکمان بۆ دروست ناکەن بۆ ئەم دایکانی کە مناڵی پێشوەختیان هەیە شتەکەمان پەسەند کرد و زۆر بەلام شتێکی معقول بوو گروپێکمان دانا ئەو دایکانی کە مناڵیان بە پێشوەختە لە دایک ئەبێت ئەو ڕۆژی کە لە خەسخانە ئەچنە دەرەوە هەتا لە خەسخانە کێشیان نییە لەگەڵ ئێمە کێشیان نییە بەڵام کە ئەچنە ماڵەوە چوار دەور مێردە ئایلەیە خێزانە هەر کەسێک بێ لەبەروی ئەم تەداخلاتانە ڕوونەدای خود بتوانین کەمی بکەینەوە گروپێکی ڤایبەرمان دروست کردو هەر دایکێکە دەرەچێ ئەخێنە ئەو گروپە و شەوان ڕێنماییان ئەدەینێ بەڵام بەهۆی کەمی کاتەوە سەرقاڵی و مەشغوڵیەتی ژیان و دەوام و ماڵەوەم ئەتوانم بڵێم ماوەیە کە چالاک نیم لەگەڵیان داوای لێبوردنیان لێکەم مامۆستا پرژەمان هەیە ئەمێ سوپاسێکی تایبەتی بکەم لێرەوە کە هەم دایکی مناڵی نەبەکان بوو هەم مامۆستاشە سەرڕای ئەوەی کە چەند مەشغوڵە خۆی هاوکاری دایکان ئەکا ڕێنماییان ئەداتێ و کەسێکی ترم بیر نەچێت دکتۆرە نگین دکتۆری سەیدەلەیە پزیشکی دەرمانسازە خۆبەخشانە لەگەڵ ئێمە هەتا ئێستا بە خزمەتی جەنابی نەگەشتم لێرە زۆر زۆر سوپاسێکم چاوی ماچ ئەو ئەرکە جوانی خستۆتە ئەستۆی خۆی ئێمە ناهێڵین بەم سێ کەسەمان ناهێڵین ئەم دایکانە لە ڕێنمایە پزیشکیەکان دەرچن و سەر بەخۆ دەرمان بدەن بە مناڵ یەکسەر ستۆپیان پێکەین نەخێر تو ئەبێ بچیتەوە بۆ لای دکتۆرەکەت لە ئێستا ئەم شتە بچووکەمان دروست کردو هیوادارین جێگەی خۆی بگرێت پرسیارێکم هەیە و کۆتا ڕێنماییشت بێ لەگەڵ پرسیارەکەی منە بۆ ئەو کەسانی کە لێرۆمان بین دایک بۆکان بە تایبەتی ینی هەندێک جار ئێمە مامەڵەمان لەگەڵ منداڵی ئاساییشا دروست نییە چی بگات بە منداڵێکی نەبەکەم کاتێ دەبرێتەوە ماڵەوە ڕەنگە بە بهۆنی خۆشەویستی و بە جۆرێک هەڵبگیرێ یان ماچ بکرێکە منداڵ ڕەنگە کۆمەڵێک ڤایرۆسی لە کەسێترەوە بۆ بگوازرێتەوە و تەمەنێکی بچووکی هەیە و بەرگی نەخۆشیش ناگرێ ئەو ڕێنماییی بۆ دەوروبەر یان دایک باوک چۆن پارێزگاری لەم منداڵە بکە هەتاوەکو ئەو باردۆخە تێدەبڕێنێ خاتونگیانۆک وتم ئێمە بەدەست هەڵە باوەکانی کۆمەلگاوە ئەناڵێنین بۆیە ئەوە نەدووباری ئەەکەمەوە هیوادارم ئەمە پەیامێک بێ بگا بەگوێی هەموو تاکێکی کورد هەموو ژنێکی کورد مناڵمان هەبووە بە کاملی لەدایک بووە ئەسڵەن لە ساڵی ولادەکە لەدایک بووە نەهاتۆتە خودەجەوە مناڵێکی کامل بووە یعنی هیچ کێشێکی تەندروستی نەبووە بەڵام کە چۆتە ماڵەوە هەفتەیەک لە ماڵەوە بووە کەس و کاری سەردانیان کردووە پەتاو خەڵامەتیان بووە حتا دایکەکە ئەڵێ وەڵڵاهی گریاوم وتومە تخوا فڵان کەس پەتاو هەیە وتی لەسەر ئەوە هەتا ئێستا قسەم لەگەڵ ناکە کە وتوێتی من بۆ لای تۆ هاتووم کە تۆ مناڵت بووە تۆ خۆت ڤایرۆسێکی گەورەی ئەم هەدیە جوانە بۆ ئەبەی بۆ ئەم مناڵە بڕواتان هەبێ مناڵەکە هاتەوە ژێر جیهازی هەناسە کە ئەمە کفری تۆبیپی ئەوترێ مناڵێکی کامل کە پێویستی بە ژووری شوشە نەبێ دوای هەفتەیەک ئەم مناڵە بێت لەژێر ئامێری هەناسەدان دابنرێ ئەمێ غەڵەتەکەی ئێمەی کوشتووە ئەمەیە کە بناڵەکان باج ئەدەن کەس و کارمان ئەو خۆشەویستی نیە بەڕاستی بۆ منداڵ ئەمە هیچ خۆشەویستی پێ ناوترێ مناڵ پێویستی بە سەردانیکردن نییە هەر نازانێت چێ هاتۆ بۆ لای وەگلەیش لە کەس ناکە و پێویستی بەم 5,000 و 10,000 نییە من بچم بۆی دانم پێویستی بۆیە بیپارێزین بە دایک و بە باوک بە کەس و کارمان بیان پارێزین لەسەکان خۆش بۆ سپاس خاتو ئەڵۆن ڕەفیق لە پرسایی هۆ بە منداڵانی نەبەکان سپاس بۆ ئامادە بۆ نزکە ئەمڕۆ لە دامەکەی خۆت بووی بەڵام دڵیان کۆمەڵێک زانیاری باشمان لێرەوە ئەوەی کە بتوانی بێتمان سوودێک بە دایکانی خۆمان بگەێنین